بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی باغدادی کردو وا بڕیارە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لەبارەی جێبەجێکردنی یاسای بودجە کۆبوونەوە. سەردانی شاندەکەی وەفدی هەرێم لە کاتێکدایە 2 مانگە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق پسند کراوە بەڵام تاوکو ئێستا ڕێکەوتنی هەرێم و باغداد جێبەجێ نەکراوە. لە بەرنامەی ئەمڕۆ بەوردی قسە سەر هۆکارەکانی جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە دەکەین و قسە سەرەوە دەکەین کەی ئەو بڕەپارەیە لە باغدادەوە دێت، ئایا خەتای حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی عێراق کە ڕێکەوتنەکە جێبەجێکردنەکەی دواکەوتووە. لەگەڵ مامێ. تصويت. نعم تمت الموافقة. شكرا جزيلا. 2 مانگ بەسەر پەسەندکردنی یاسای بودجەی عێراقدا تێدەپەڕێت کەچی تا ئێستا ڕێکەوتنی هەرێم و بەغدا جێبەجێ نەکراوە. بۆ گفتوگۆکردنیش لەسەر یاسای بودجە شاندێکی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدایە و وا بڕیارە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆ ببنەوە. بە پەیمادەی 11 لە یاسای بودجەی عێراق پێویستە هەرێمی کوردستان داهاتی 250,000 بەرمیل نەوت بە نرخی سۆمۆ و نیوەی داهاتە فیدراڵیەکان ڕادەستی حکوومەتی عێراق بکات. لە هەمان کاتیشدا دەبێ هەرێم 6 تریلیۆن قەرزی بانکە بازرگانیەکانی عێراق بداتەوە کە لە 2014 حکوومەتی هەرێم 10 ملیار دۆلاری ئەو بانکانەی بەکارهێنا بوو. بە گوێرەی یاسای بودجە لەسەر ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوت دەبێ وەزارەتی نەوتی عێراق و سامانە سروشتیەکانی هەرێم هەماهەنگی بکەن. بۆ ڕێکەوتنیش لەسەر داهاتە فیدراڵیەکان و دیاریکردنی بڕی تەواوی داهاتەکان پێویستە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم وردبینی بکەن. هەر بەپێی یاسای بودجەی عێراق هەر کاتێک حکوومەتی هەرێم داهاتی 250,000 بەرمیل و نیوەی داهاتە فیدراڵیەکانی ڕادەستی عێراق کرد، ئەو کاتەش حکوومەتی عێراق پشکی هەرێم دەنێرێ. نعم تمت الموافقة. ڕۆژی 31 سێ ئەم ساڵ پەرلەمانی عێراق یاسای بودجەی پەسەند کرد. بە پێی یاسا کە پشکی هەرێم 13.9 کە تێکڕای دەکاتە زیاتر لە 11 تریلیۆن دینار. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانەرێک لە بەڕێزان دکتۆر ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە دکتۆر عەلی کەریم شارەزای کاروباری عێراقمان کردووە. سوپاس بۆ ئامادەبوونتان کە دکتۆر بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین بۆچی ئەم ساڵ جێبەجێکردنی یاسای بودجە ئەوەندە دواکەوت لە 31 سێ ئەو 2 مانگە یاسای بودجە لە پەرلەمان پەسەند کراوە بەڵام تاکو ئێستا ڕێەوەی کە تایبەتە بە هەرێم و باغداد جێبەجێ نەکراوە. سەرتە سڵاوتان لێبێ و سڵاو لە هاوڕێنی بەشدارنم بەرنمەیە سڵاو لە بینرانی ئەم بەرنمەیەش بەنسبەتەوەی کە بۆچی تاخیر بۆ جێبەجێکردنی یاسای بودجە تەمان ئێمە زانین کە عێراق بەنسبەت هەندێک لە خەرجە تەشغیلەکانەوە پەچی نەکەوتووە هەدا لە ساڵ لە ماکانی کە پێشەوەی کە بودجە ژوێت ئیشەکرا بەنسبەت نەفەقەتی بەکاربردنەوە. ئەوەی ما بۆ نەفەقەتی استثماری بوو کە بۆ لەگەڵ قەرزەکانە بۆ عێراق گرنگی خۆیە بوو، بەڵام بۆ هەرێمی کوردستان نەفەقەتی تەشغیلی و ئیستثماریەکەش بۆ هەرێمی کوردستان گرنگیە بوو، بەڵام تاخیرکردنەکەی هۆکارەکەی چی بوو ئێمە زانین سەرتا خۆی بودجە خۆی دواکەوت تا کۆتایی مانگی سێ. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەنگدان لەسەری و ڕێکەوتن لەسەری دواکەوت. بۆ ئێستا ئەوە 2 مانگمان تێپەڕاندووە جێبەجێ نەکراوە یاسای بودجە لە کاتێکە کە یاسای بودجە ئەبێت زۆر بە خێرایی جێبەجێ بکرێ. کاتی خۆی چەند جارێک ئەو ماوتووە ئەم یاسای بودجەیە بە شێوازێکە کە جێبەجێکردنی ئەرکێکی تەکنیکی تایە. ئەم ئەرکە تەکنیکیە واتە ڕێکەوتن لەسەر هەندێک وردەکاری کە قابلی ئەوەیە لە زۆر بواردا جێبەجێ نەکرێ. ئەم بێزگە لە ئیرادەیەکی سیاسیش هەیە، ئەو ئیرادە سیاسی یان خۆتوانم بەعکسەوە بڵێم ئیرادەیەکی سیاسی زۆر حەریصیش نییە کە ئەم یاسای بودجە جێبەجێ بکرێت چ لایەنی هەرێمی کوردستانەوە چ لایەنی عێراقیشەوە. ئەم ئیرادە سیاسیە بۆ نییە کاتی خۆی باسی ئەومان کرد هەرێمی کوردستان تەنها مەبەستی ئەوەیە لەم یاسایە زۆر مەبەستێتی ئەڵبەت دەیەوێت پارەی بۆ بێ، بەڵام زۆر گرنگی بەم فەقەرەیە نادا ئەوەندەی کە گرنگی بە شتێکی تریشدا ئەوش ئەوەیە کە
ڕێگەی پێ بدرێت بە ڕسمی نەوت بفرۆشێ ئەم یاسای بودجێ ئەترافی تایە بۆی کە هەرێمی کوردستان ئەتوانێت نەوتی خۆی بفرۆشێ واتە لانی کەمی ملاحقەی قەزایی ناکرێت واتە داوای لەسەر قەید ناکرێت لە محاکمەی نێودەوڵەتی ئەمە بابەتێکە کە هەرێم ئەمەی دەویست وە کردی باشە بەس بڵێن بە یاسای بوونەوەتە بۆ 1 ساڵ نییە یاسای بودجێ بۆ ساڵێک کە دواتر کێشەی بۆ دروست نابێت و چکە خۆ لە 2015 یەکمان نەوت تەسلیم کراوە ڕاستە یاسای بودجێ بۆ ساڵێکە بەڵام ئەترافێکی سەریع بەوەی کە تۆ مافتەیە ئەو ئەترافە دەمێنێتەوە ئەتوانێت استدلالی پێ بکرێ لە هەر شکات و زمانێکا بێت مادام وایە تەفسیری مشەڕعی عێراقی بۆ دەستور بەم ئاراستەیە ڕۆشتووە ئەوە دەلیلەکەیە ئەمە قسە لە ڕووی یاساییەوە هەرێمی کوردستان لە ڕووی عەمەلیەوە تەنها بە یەک تەریقە پێی خۆشە یاسای بودجێ جێبەجێ بکرێت ئەیژۆیە تەنها پارەی بۆ بێ لە بەغاوە طریقەی تر کە بێت و حساباتی ورد تەسلیمی بەغا بکە هەرێم ئەمە بەدڵ نییە و نایەوێت یەکەم نایەوێت چونکە بە خۆمان زانین لە هەرێمە ناشەفافێتێکی زۆر هەیە هیچ شتێک شەفاف نیە لە ژمارەی پێشمەرگە شەفافە لە ژمارەی ئەو ێزانەی ئەو کەسانەی کە بندیوارن و پارەی حزب وەردەگرن لەسەر پارەی حکومەت وەردەگرن یا بودجەی گشتی وەردەگرن و ئیش بۆ حیزبەکان دەکەن یاخود خەڵکێکی زۆری خۆیان و تایبەت بۆ حیزبانە خانشین کراوە ژێرناوی جۆراوە جۆردا بێزگەرەوەی کە فەرمانبەرێکی زۆری شوەیە کە لەسەر میلاکی گشتیە و موچەی وەرەگرێ و بەڵام دەوامی ئەمە فعلی ناکە ئەمە بێزگەل لە ناڕێکی تەنزیمکردن و یەکسانی لە نێوان یان دەتوان بڵێم نادادپەروەری نێوان ڕێژەی موچەخۆر لە هەرێمی کوردستاندا لە بەرامبەر بە شوێنەکە بە پارێزگاکانی تری عێراقی ئەم بابەتانە وای کردووە بێزگەلەوەی کە خاڵی سەرەکیش ئەوەیە کە هەرێمی کوردستان ناوێت نەوت ڕادستی بەغا بکە یا لانی کەمی لە ڕێگەی بەغاوە بفرۆشێ ئەمە یەکیش تر لە خاڵەکانەوەی کە دیوانی چاودێری دارایی عێراقی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستاندا دێن ئەبێت بەپێی یاسای بودجە ئەبێت چاودێری فرۆشتنینەوەی داهاتەکانی تری هەرێمی کوردستان بکەن هەرێم ئەمەشی ناوێت سپاس دەکەم دەکرێن وڵاتواتر کاک دکتۆر عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە جێبەجێ نەکردنی یاسای بودجە و پێ ئێستاشان دیارەی شەر لە بەغدایە پێ دوای ئیرادەیەک نییە دوای 2 مانگ ئیرادە کرد لە بەغداوە نییە یاخود لە هەرێمەوە نییە بۆ جێبەجێکردنی یاسای بودجە کاتێکی زۆر نەڕۆیشتووە و یاساکەش جێبەجێ نەکراوی کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەڵێ بناوی خی گەور و میهرەبان سلااو لە جنابت لە میوانە بەڕێزەکە لە بینەرانی خۆشەویست و عزیز بە دڵنیاییەوە یعنی فعلا یاسای بودجە بە شێوەیەک داڕێژرا بوو کە لە زۆر درزیدا لە زۆر پەرەگرافیدا بەشی ئەوەی دەکرد گرفتی تەکنیکی دروست بێ و جێبەجێکردنی یاساکە دواب بکەوێ وەکو میوانە بەڕێزەکەشت ئاماژەی پێدا لە حقیقەتیشدا نەبوونی ئیرادەیەکی ڕاستەقینەی سیاسی لە هەردوو لایەنەکەوە پەرۆشی تەواویان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە یان گومان تا ئێستا لە یەکتر ئەوەش بە خۆی گرفتێکە بە دڵنیاییەوە هەرێم یان دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستانەوانەی بڕیاریان بەدەستە ئێستا ئەو بەعدە دەولیەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەوەی کە هەرێمی کوردستان بە پشتیوانی نێودەوڵەتی دروست بوو و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەو بابەتە بێتە قسە ئێستا هەوڵێکی لەو جۆرەیان هەیە کە نەتەوە یەکگرتوەکان ئیشرافی ئەو ڕێکەوتنە بکە و لەمە دوا و ڕێکەوتانی لەگەڵ عێراق دەکرێن بە ڕێکەوتنی میزانیەشەوە نەتەوە یەکگرتوەکان ڕۆڵی هەبێت لە فشارکردن لە عێراق بۆ پابەندبوون و ناردنی موچە و مەسەلەن ئەو ئیمتیازاتانەی کە هەرێمی کوردستانن بەڵام هێشتا دیارە نەبووتە ئەوەی کە بەشی ئەوە بکە فعلەن عێراق ملزەم کات چونکە ئەو داواکاریانەش کە لە بابڵێ لە یاساکەشدا چەسپێنراون کە دەبێت هەرێمی کوردستان جێبەجێیانکە ئەوانش بۆ خۆیان لای هەرێمی کوردستان تەسەوور دەکەم ئاسان نەبن یعنی ئەوەی کە نیوەی داهاتەکاندا ئەوەی کە تەدقیقی تەواوی فەرمانبەران بکرێ ئەوەی کە حساباتی ختامی بڕواتەوە ئەوەی کە تەسبیح حسابات بکرێ ئەوەی کە ڕقابەی مالی بەغدا بێ لێرە ئیشرافی هەندێک شت بکە ئەوانە بۆ خۆیان بەڕاستی هەندێک لایانی جێبەجێکاری یاساکەن کە ڕەنگە ئیشکالیت دروستکە و ڕەنگە ئەیە خاڵی زۆر گرنگ کە هەرێمی کوردستان بەلایەوە گرنگ بوو کاتی خۆی یعنی وەکو دەقی یاسایی جێگیر بۆ جگەل لە شەریعەتدان بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەوەی دیکەشەوەیە کە بڕێکی پارەی زیاد بۆ بێ لە بەغداوە کە ئەمە دوجار وا بکە بتوانێت موچەی فەرمانبەران مانگانە و لە 30 ڕۆژ جارێک بدات بەڵام فعلەن بە نەهاتنی دیسانەوە ئیشکالیتە دروست بۆتەوە دنا بە دڵنیاییەوە جێبەجێکردنی یاساکە بۆ خۆی سەرکەوتنێک بوو
بەو شێوەی ئێستا کە بۆ خۆی سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ کازمی بۆ حکوومەتەکەی بەوەی کە لەگەڵ ئەوەی توانیان هەرێمی کوردستان بخەنەوە چوارچێوەی عێراق لە زۆر ڕۆوە لەوە چەسپاندیان کە سەروەری عێراق بەسەر هەموو دەواازە سنووریەکاندا هەیە بۆ یەکەم جار هەرێمی کوردستانیان ناچار کرد کەشفی زۆر شتی خۆی دەبێ بکە لانی لە دەقە قانونیەکەی دەڵێم نەک بە واقعی یعنی لە ڕووی دەقە قانونیەکەیەوە لە ڕووی ئەو تەوزیفەی ئەعلامی و سیاسی کرا بۆ بابەتەکە سەرکەوتنێکی گەورە بوو بە حکوومەتەکەی کازمی کە هیچ حکوومەتێکی پێش خۆی نەیتوانی بۆ ئەوە بە شێوەیەکی دیبلۆماسی و چەسپێنرا و لە قانوندا بەرامبەر هەرێمی کوردستان بکە لە هەمان کاتدا هەرێمی کوردستان ڕەنگە دڵی بەوە خۆش بێ و خاڵێکی گرنگ بوو کە بەو لایەدا کە شەرعێتی بۆ فرۆشتنی نەوتەکەی وەرگر لە هەمان کاتیشدا پێی وابوو دەتوانێت بەو ڕەپارەی کە دەمێنێتەوە لە معادلە اقتصادیەکەدا موچەی فەرمانبەران دابین بکات ئەمە بەڕاستی ئەوەشمان بیر نەچێت تەبیعەتی دەوڵەتە فیدرالیەکان لە بینی هەرێم و ناوەن عادەتەن کێشەی زۆر دەمێنێ بەڵام لە هەرێم و لە عێراق لەو پەیوەندی کە هەیە تایبەت لە میزانی ڕەنگە ئێستا ڕەنجی دابێتەوە بە دڵنیاییەوە ئیشکالیەتەکان زۆرن بکەری دیکەی تێدایە ئەبعادی دیکەی تێدایە یعنی قەزیەکە هەروە بە ئاسانی نییە مەسەلەن لەگەڵ تەوقیعکردنی یاساکە وەک خۆی جێبەجێ بکرێ من بڕوام وایە ڕەنگە فشارە سیاسیەکان بە تایبەتی پێش هەڵبژاردنە توزانم ڕێکەوتنی دیکەی لا بەلای دیکەوە یعنی بتوانن زیاتر پاڵ بۆ بنین یاساکە جێبەجێ بگریان لانی کە بڕێککە پارە بۆ هەرێم بێ کە هاوکار بێ بۆ هەرێم بەوەی بتوانێت موچەی فەرمانبەران لە کاتی خۆی دابدە دەنا بە دڵنیاییەوە بڕوام وایە هەرێم لەگەڵ بەغداش ناتوانانی یاسای بوجەوەکە خۆی جێبەجێ بکەن و گرفتی دیکەی زۆری دێتە بەردەم ئە بەس بێومێدکردنی کەس نیە بەس گرفتیکەی زۆر دێتە بەردەم ڕەنگیش یعنی قسەی ئەواش زۆر دەبیستین کە ڕەنگە هەرێمیش ئەوەی پێخۆش بێکە لە بەرەوەی سعری نەوت زۆرە ئێستا نەوتەکەی خۆی بەو شێوەیە تەسلیم کە بەو شێوەیە تەسلیم نەکا کە بەغدا دەوێت بەڵکو ڕەنگە حەزی لێ بێ خۆی بفرۆشێ و دواری داتەکەی خۆی تەسەڕوفی مستەقلانی پێوە بکە لە هەموو حاڵەتێکدا بڕوام وایە ئیرادەیەکی چەسپا و حەقیقی نیە و زەحمەتە یاسای میزانیەوەکو خۆی ئەوەی پێوەستە بە هەرێم جێبەجێ بکرێت بۆیە دەبێت بەڕاستی فشاراتی سیاسی گفتوگۆی سیاسی دیکەی بەردەوام هەبێ بۆ ئەوەی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لانی کەمی موچەی فەرمانبەران لەوێەوە دابین بکرێت باشە بەس کاک تۆر سەبارەت بە یاسای بودجە بڵێن التیزامەتەکان سەرەتا دەبێ هەرێم بڵێن داهاتی 250,000 بەرمیل و نیوەی داهاتی فیدرالی تەسلیم کات اینجا بەغداد بڵێن پارەکە دەنێرێت هەنگاوەکە سەرەتا لە بەغدادەوە دەبێ یاخود لە هەرێمەوە خۆی کاتی خۆی گفتوگانیش لەوە کێشیان تێکەوت کە بەغدا ئەوەی کرد بە مەرج دەبێ هەرێمی کوردستان نەوت ئەگەر نەوت نەدا هیچی بۆ نانێرن دوای ئەوە کە کرا ئەوەی پێی دەگوترێ مناقسە یعنی کە بەڵێ بەرامبەر نەوتەکە بەرامبەر ژمارەی بەرمیلەکان وانە بەو سعری کە سۆمۆ ئەو وازەحە یعنی زۆر قسەی لەسەر کراوە یعنی ئەوە چ ئەولا دەست پێ بکات چ ئەولا دەست پێ بکات گرنگ نییە بەڵام لە حقیقەتدا یعنی بەرزبوونەوەی نرخی نەوت ساردبوونەوەیکی لەلایەک دروست کردووە دوو هەندێک مەوازعی سیادە هەیە کاتێک بردیان دەکەیتەوە هەرێمی کوردستان ڕەنگە پێیان ڕازی نەبێت يعني براسي ورقة زحمتيش ببوي له حالة دا چونك موضوعي ناشفاف بون لإدارة داني دولة دارتي الهرمي كردستان لبرسي نود لبرسي فرمانبران لحدود كان أو بخوي إشكالي زور دروز دكار رنگا براسي نانو هم ملفكان بدنا دز بغدا بروسي تاوديري كردني أو داهاتانا بتاوديري رقابي بغدا ورقابي هرم أوش بخوي راسي قرفته يعني ما بس مويا موضوعك كامل أنا دز بدكا جرينيا براسي أو کاتێک یاساکە وردەکەی بۆ یەکتم هەندێک دەرزی تێدا بوون یاساکە مەجای ئەوە دەدا بە ئاسانی خۆیان لە جێبەجێکردنی بدزنەوە یان بە ئاسانی تەسلیم نەبن چونکە ئەمە پرۆسەیەکە بەڕاستی ئەگەر هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێ ڕەنگە هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوە لە ڕووی سیادە و سەروەریەوە زەرەری گەورەی لێ بکە. باڵ سوپاس دەکەم کاکتۆرم سەباربووی کە بەڕێزەوتت ئیرادەیەکی سیاسینە لە بەغدا نە لە هەرێمیش نییە بۆ یاساکە جێبەجێ بکرێت ئەوەی هەرێم وتت هۆکارەکەی نەشفافیت ئەی بەغدا هۆکارەکەی چیە بۆ نم نەگەل خواستێک نەبێ بۆ جێبەجێکردنی یاساکە. یەکەم بێ بزانانی حکوومەتی ئێستای بەغا حکوومەتێکی لاوازە حکوومەتێکی لاوازە واتە لەو ڕۆن لاوازە کە لەژێر تەسیر و کاریگەری دوو هێزایەک هێزە سیاسیەکان بە تایبەتی حزب سیاسیە شیعە چەکدارەکان کە دایم بە بەردەوامی لەژێر فشاردایە و خۆشی ینی حکوومەتەکە ئەوان زۆرینەی پەرلەمانیان هەیە و ئەوان ئەم حکوومەتیان دروست کردووە ناوم باشە ڕاستە ئێمە نەڕاستە خۆ ئێمە بەهینی ێزانین بەوەی کە دەرەنجامی چۆنڵێت ئەوەی کە پێوتر شۆشی تشرین یان خۆپشاندانەکانی بەغدا و ناوچەکانی جنوب بووە بەشی تری ژێفشاری شەقام و ینی خەڵکدایە کە هەمیشە شتێک بۆ چوونێ دروست بکە هەرێمی کوردستان
بودجێ عێراقی شەبە و پارەی خۆ نەوتی خۆشی ئەفرۆشێت ئەمە ڕوون نەکراوەتەوە تەفاسی نەدراوە ئەمە چۆنە و ئەم ناشەفافی هەرێمی کوردستانیش ڕێگەی بۆ ئەمە خۆش کردو ئەو گوتارە ئینتیقادیەکە لە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە لە ناو شاری عێراقیدا غێری کوردستانی زۆر بڵاو بێتەوە و ڕەواجیشیە بێ واتە هەر کەسێکی سیاسی کە دێت کە ڕخنەی ئەوە ئەگرێ کە هەرێمی کوردستانەوەی خۆی فرۆشێ و هیچ نانێتەوە بەغاو پارە لە بەغاوی پارێشی لە بەغاو بۆ ڕوا کەس نییە بڵێ نەخێوانیە بۆ ئەگەر ئێمەوە ئەڵێن ئەگەر تەمەکە زۆر جار لە مقابلاتەوەنێ ڕەدیێمادەینەوە کێشەکەەوەی ئێمە لای خۆمان و شەفافێت نییە ئێمە نازانین داهات چەندە بۆچی ینی لەگەڵ دیوانی چاودێری دارایی عێراقیە تەنسیقی نییە بۆەوەی کە هەموو ڕقەمەکان شەفاف بن کاتێ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقیە تەنسیق نییە بۆەوەی کە فرۆشتنی نەوت و داهاتەکانی شەفاف بن کە ئەمە نییە ئەم ناشەفافیە وای کردو تۆ ناتوانانی دیفاع بکەیت ئەمە یەکێکە لەوانەیە کە حکوومەتەکە کە لاوازە و لەژێر تەسیردایە ناتوانێت هیچ بەداتاکان ئێستا دەبێت بۆ نەوت وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بۆ تەسلیمکردنی داهاتی 250,000 بەرمیل تەنسیق بکەن وایە دیوانی چاودێری دارایی عێراقیش بێت هەرێم لێکۆڵنەوە لە داهاتی فیدراڵی بکە ئەوەی کە گومرگ و بڵێن باجیش خۆی جێبەجێکردنی ئەم یاسای بودجێ سێ هەنگاوی پێشینەی هەیە کە بێ هەرێمی کوردستان بینێ باشە چوارەم هەنگاو حکوومەتی اتحادیەیە هەنگاوی پێشینەی ئەوەیە یەکەم 460,000 بەرمینەوەی بفرۆشێ لەمە بە ئەحسایە لەژێر چاودێری دیوانی چاودێری دارایی عێراقیە بڵێت ئەوەندەم بۆ پەترۆ دۆلار داناوە ئەوەندەش بۆ بەکارهێنانی ناوخۆیی ئەوەندەش بۆ تێچوون بەڵام لانی کەمی ئەوەی کامێنێتەوە 250,000 بەرمیل کەمتر نەبێ کە تەسلیمی عێراقیەکە یاخود داهاتەکەی تەسلیمی عێراقیەکە کە داهاتەکەی تەسلیمی عێراقیەکە ئێمە چەند جارێ وتومانە پێشتریش هەر سەرەتا پێشەوە یاساکە بڕوا باسی ئەومان کرد بەم تەریقەیە کە هەرێمی کوردستان دەیەوێت ئەگەر داهاتەکەی تەسلیمی بەغا بکە بە نرخی سۆمۆ زیانەکە زیانی گەوراکەوە تا ئێستا وتمانیانی ئەبێ سێ ئەوەندی ئەو نرخی کە داهاتی هەرێمی کوردستان لەو نەوتە تەسلیمی بەغای بکە باش دوو ئەم بابەتی فرۆشتنی نەوتەکە چەندی فرۆش و چەند داهات بووە چۆنی تەسلیمەکە ئەبێ بە تەنسیق بێ لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتیحادی دەبینی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی ئیتیحادی ئەم تەنسیقە نەکراوە ئەوەی ئێستا ئەم وەفدە چووە لەساس وەزیری نەوتیش ببینن بۆ ئەوەی کە قسە لە ئالێتی ئەم تەنسیقەش بکرێت دوو خاڵێکی سێهەمیان ئەویشەوەیە داهاتەکانی تری هەرێمی کوردستان بەپێی یاسای دارایی عێراقی یاسای ئیداری مالی دێنی عام ئەبێ لە سای 50 بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی ئەمە یاسایە داهاتەکانی تر واتە بە وردی حساب بکرێن داهاتان داهاتی باجەکە دیوانی چاودێری دارایی عێراق بێتێرە چەند داهاتی باجەکانمان هەیە چەند داهاتی گومرگمان هەیە چەند داهاتی ڕسممان هەیە هەموو ئەمانە حساب بکرێ کە حساب بکرێتەوە لە سای 50 بۆ هەرێمی کوردستان خۆیەتی لە سای 50 ئەبێ بداتەوە بەغا چێ ئەمە ئەکات چێ بزانێ چەند هاتووە چەند نهاتووە دیوانی چاودێری دارایی عێراقی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستاندا ئەمانە لێکۆڵنەوەکەن ئالێتی ئەمە ڕێک نەخراوە تا ئێستا ئەلسەز ئەم جارە بێت لەگەڵ دیوانی چاودێری داراییشە دابریش ڕێگریەکەیە بۆی کە دیوانی چاودێری دارایی عێراق بێتە هەرێم لە کۆڵنەوە تەواوی داهاتە ناوتیەکان بکە لە خاڵی سنووری لە باج لە ڕسومات ڕێگریەکەیە لە ساڵانی پێشوە ڕێگری هەبووە تەنانەت لە هەرێمی کوردستان ناو خۆدا ڕێگری هەیە دیوانی چاودێری دارایی خۆمان لەناو خۆدا ڕێگری هەیە بۆ ئەوی نازاندرێ داهاتی گومرگەکانی هەرێمی کوردستان دەرەوە سنوورەکان چەندە لەو لە قاچاقیان هەیە لەم لە قاچاقیان هەیە و پارەکان چێتە گیرفانی حیزبەوە کە نەهەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان متابعی بکە یاخود بە خاڵی سنووری ناقانونیەت پەڕێنن بە ئیزنی سیاسی ئەمە لە هەرێمە چاودێری ناکرێ ئەبێ چ جایەوەی ڕێگە بدەن بە عێراق بێت چاودێری بکات چونکە ئەگەر چاودێری بکات ئەوە پارەکانی خۆیانە بردرێ سپاس دەکەم کاک دوکتۆر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەگەر ئێستا ڕێخستنەوەی کە بێ بۆ داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان شەفافی دێک لە داهاتی نەوت پێویست بۆم هاتوچۆی بەغداد دەکات لە ناوخۆ چاکسازێک بکرێ بەشی موچە و بەشی خزمەت گوزاریش ناکات ئەگەر پێراچونەوەی کە بێت بەرامبەر بەغداژ ئەو کاتە بەهێز نابێ حکوومەتی هەرێم بە دڵنیاییەوە بڕوام وایە هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە
ئەگەر قیادەی حەقیقی هەبێ لە کوردستان باش. عقلێتێکی استراتیژی هەبێ کە بتوانێت داهاتە ناو خۆیەکان لەگەڵ فرۆشی نەوتەکەی لێک بداتەوە نەک موسەی فەرمانبەران بەڵکو دەتوانێت کوردستانێکی زۆر نمونەی و بەهێز لە هەموو ڕۆکانەوە دەستەبەر بکات. بەڵام ئەمەکەی ئەوە و کاتەی بە فعلی داهاتەکان بۆ خەڵک بن و فعلا حکوومەت و حکومڕانی و بەرپرسەکان بەمانەی وشە وەکو خزمەتکاری میلەت بە شەفافانە مامەڵە لەگەڵ سەرۆت و سامانەکان بکەن و قانون لەسەروی هەمووانەوە بێ بۆیە بە دڵنیایەوە کاتەوات لێدە ڕەنگە بەغدا لە هەندێک شتدا پێویستی بێرە بێ. ئەمە دایم ئەوەم گوتووە عێراق و کوردستانیش کێشێکی سەرەکیمان ئەوەی پێی دەگوترێت the lack of leadership يعني النقص في القيادة يعني إشكالية قيادەمان هەیە واتە لەگەڵ بوونی سەروەتێکی سروشتی زۆر لەگەڵ بوونی سەرچاوی برۆی زۆر لەگەڵ بوونی داهاتی جۆرا و جۆری ناوخۆیی بەڵام عقلیەتێکی استراتیژی نیە بۆ جارێکەوە بەرهێنانەوە و ڕێخستنەوەی ئەو داهاتانە کە بەشی بژێوی ناوخۆی و بەڵکو دروستکردنی کۆمەلگەیەکی نمونەی بکە ئەمە بۆ خۆی ئیشکالێتەکەیە بە دڵنیایەوە بڕوام وایە ئەگەر فعلا ئیدارەیەکی سەرکەوتوی هەرێم بکرێ هەرێمی کوردستان وەکو یەک لە یەکگرتوو لە ڕووی جوگرافی ئابووری سیاسیەوە داهاتەکانی بە شەفافانە بەکاربهێنرێتەوە بۆ خزمەتی خەڵکەکە بە دڵنیایەوە نەک پێویستی بە بەغدا نابێ بەڵکو زۆر هەنگاوی دیکەی گەورەی ئابووری و سیاسیش دەنێ. ئەمە جگە لەوەش ئێمە ئەومان لەبیر بێ هەرێمی کوردستان کاتێک دەڵێن ئابووریەکەی بەشی ناوخۆی ناکە و پێویستی بە بەغدا لە هەندێک ڕۆ ئەوە یەکێکە لە شکستە گەورەکانی حکومڕانەتی کوردی بۆ 30 ساڵی ڕابردوو هەر ئەمەش بەڕاستی وای کردو ئەمڕۆ نەک تەنها لە ڕۆ ئابووریەکەی بەڵکو لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە دابەشبوون و تەفرەقە هەیە لە ڕۆ کۆمەڵایەتەکەی و ئیشکالێتی جۆرا و جۆر هەیە ئەو ئەزمە گەورە گەورانەی لەسەر هەرێمی کوردستانن بەرهەمی ڕوانین و سیاسەتێک بوون کە لە کوردستان ممارەسە کراوە لەو منتەڵەقەوە دەڵێن بەڵێ بوونی عقلیەتێکی استراتیژی بوونی سەرکردایەتێکی سەرکەوتوو کە سەرکردایەتێکی نیشتیمانیە بەمانای وشە گەورەترە لە محافظەیەک و لە لەهجەیەک و لە گروپێک و لە حیزبێک سەرکردایەتێکی نیشتیمانیە دەتوانێت هەمووان کۆ بکاتەوە توانە نیشتیمانیەکان بە شێوەیەکی نمونەیی کە دەڵێم توانە هەموو توانە مادی و بەشەری و سروشتێ نیشتیمانیەکان بە شێوەیەکی نمونەی جارێکی دیکە بۆ خزمەتی کۆمەلگە بەکار بێنێتەوە سود لە عقل و توانە و خیبرە گەورەکانی کۆمەلگە وەرگێ عقلیەتە نمونەیەکان کاتە حکومڕان بە دڵنیاییەوە دەتوانێت کۆمەلگەیەکی نمونەی دروستکە عکسەکەشی ڕاستە عکسەکەشی ڕاستە کاتێک ببینی بەرپرس بستنسمان بێ بەرپرس خاوەنی کۆمپانیا گەورەکان بێ بەناوی جۆرا و جۆرەوە منلانی بێ لەسەرەوەی سەرۆت و سامانەکە چۆن پشتی خۆی و بنەماڵەکەی خۆی دەبا بە دڵنیاییەوە نەتیجەکەی ئەوها دەبێ ئەوە جگا ئەوەشوان بیر نەچێ یعنی ئەوەی لە بەغدا شێ هەر ئەوەیە ئەوەی لە بەغدا شێ من لەوە تێگەیشت بۆ ماوەی کە کارم کرد لە بەغدا بەڕاستی ئەگەر پێشتر گومانێکم و بێ زیاتر لەوە تێگەیشتم کە لە عێراقدا بەڕاستی سەرکردەیەکی نیشتیمانی نادۆزیەوە عقلیەتی نیشتیمانسازی حەقیقی هەبێ کەسێک نادۆزیەوە لە عێراقدا حەقیقەتەن بێوێ نیشتیمان بۆ هەمووان دروستکە هەموو ئەوانەی ڕەمزی گەورە گەورەی سیاسەتکردن لە عێراقدا ئەگەر لە دیوی دەرەوەشدا ئەگەر لە بەردمی مایکەکان و لە تەلەڤیزیۆنەکانیشدا قسەی سەفتەکراوی جۆرا و جۆر بکەن وتارە بۆ نووسراوەکانیان بخوێنەوە لە حەقیقەتیاندا هەمویان بستنسمانی سیاسین هەمویان دەوڵەت وەکو باخچەیەک بەکاردێنن وەکو مەطعەمێک بەکاردێنن وەکو شوێنێک بۆ ئەوەی کە ئەو فترەی هەیەە ئەوەی دەستیان دەکەوێت بیبن و لە کۆتاییشدا وڵاتەکە بە بەردەوامی لە وێرانێتیدا بمێنێتەوە ئەومان بیر نەچێت لە عێراقدا یعنی بۆیە دەڵێم ئەو بۆ عێراقیش ڕاستە بۆ کوردستانیش ڕاستە ئەومان بیر نەچێت لە عێراقدا ئەو گەندەڵیەی کە هەیە لە کوردستانیش گەندەڵیەکە لەوە کەمتر نیە هەرەمەش وای کردووە فعلا دۆخی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئاستی ئەو ڕۆبێ موچەی پێ نەدرێ بۆ چەندین ساڵ باشە بەس ئەوەی کە دەڵی ئەوەی کێسێمەتەیدان بەرهەمیەوەی کە سەرکردەی نیشتیمانیمانە یان سەرکردایەتێکی نیشتیمانی جیاوازی چێ لە نێوان سەرکردەیەک و بازرگانێکی سیاسی جیاوازەکەی چییە بڵێ بە دڵنیاییەوە یعنی کە دەڵێم سەرکردەی نیشتیمانی مەبەستم ئەوەیە کەسێک کە بەڕاستی لە منەوە بەرز و بێتەوە بۆ ئێمە بەو مەفهومەی خۆی بەرژەوەندەکانی خۆی بەرژەوەندی بنەماڵەکەی ئەوانەی تێپەڕاند بێ بەڵکو هەموو کۆمەلگاکە وەکو خۆی سیرکە هەموو حکومڕانێتەکە وا سیرکە بە مانای وشە شوێنێکە خزمەتی تێدا دەکا بۆ فترەیەکی دیاریکرا و توانەکانی خۆی بە شێوەیەکی زۆر شایستە و شەفافانە بەکاردێنێ دەگەڕێت توانە نیشتیمانیە جۆرا و جۆرەکان خەبگیرەکان عەقڵە گەورەکانی کۆمەلگا دێنێ دەکا بە مانای وشە بە بڕیار بەدەست و بە بڕیار داڕێژەر و بە مانای وشە عەقڵی بیرکەرەوە و عەقڵی جێبەجێکاری سیاسەت و حکومڕانی لە وڵاتە ئەو سەرکردەیە نییە ئێستا لە کوردستان بەمانای وشە ئەوانەی بەرپرسن لەگەڵ احترامم بۆیان بەڵام زۆرتر بە دوای ئەوانەدا دەگەڕێن کە بە شێوەیەک لە شێوەکان ئینتیمایەکی حیزبی داخراویان هەیە بەڵکو لە ناو حیزبەکانیش ئینتیمایەکی لۆکەڵی و ئینتیمایەکی گروپ و چیوچی دیاریکراویان هەیە ئەمەش وا دەکات توانە نیشتیمانیەکان عەقڵە گەورەکانی کۆمەلگەی کوردی هەموو ئەو خەبیرانەی کورد کە لە دەرەوەن لە ناوەوەن هەموو ئەوانەی بیرکردنەوەی نوێیان پێ و لە دەرەوەی سندوقەکە بیر دەکەنەوە نەتوان ڕۆڵێکی ئەوتۆ ببینن فبۆی عەقڵیەتە حیزبیە داخراوەکان کە دوجار بە دوای بزنسێک کەوتو و تێریش نابێ
کە دوجار پێی وایە سەروەت و سامانە شخصی و بنەماڵەیەکەی لە هەموو شتێک گرنگترە کە پێی وایە دوجار ئینتیماکردنی شخصی بۆ گروپێک بۆ کەسێک لەسەروی هەموو شتەکانی دیکەوەیە نەک داتوانێت نیشتیمان دروستکە بەڵکو ئەوە نیشتیمان وەکو باخچەیەک تەماشا دەکا تەنها بەرژەوەندەی شخصەکانی خۆی لێ کۆبکاتەوە بەڵکو نیشتیمان وەکو بازارێک سیر دەکا مامەڵەیەکی بێویژدانانەی بە هەموو مانایەک لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی عرف و لە دەرەوەی هەموو شتێکتدا دەکا هەر ئەمە شەوا دەکەن نەک داتوانێت نیشتیمان ساز بێ ئەو کەسە دەکرێت بەرپرسێکی حزبی بێ دەکرێت توزام نوێنەرایەتێکی بزنسی سیاسی ناشەرعی بکە بەڵام هەرگیز ناتوانین نوێنەرایەتی پرۆسەی نیشتیمان دروستکردن بکە بۆیە کوردستان ئێستا پێویستی بە سەرکردەیەکە جا لە هەر حزبێک دێتە دەرەوە هەر کەسێکە بەڕاستی لە دەرەوەی بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی لە بازار بدا گەندەڵی لە بازار نێڵێ لە دەرەوەی بەرژەوەندی و کۆمپانیاکانی خۆی ئیشی سیاسی حەقیقی بەوە بکا کە عەقڵ و ئەخلاق بێنێتەوە ناو سیاست ئیشی ئەوە بکا کە کوردستانێک دروستکە هێزە سیاسی سەرەکیەکانی بە شەفافانە ئاگایان لە سەروەت و سامانی کۆمەڵگە بێ بزانن چۆن بەکاردێت چۆن حکومڕانی تێک دروست دەکەن هاوڵاتی ئینتیمای بۆی هەبێ یعنی ئەو درزە گەورەی بینی هێزە سیاسیەکان نایاڵن ئەو درزە گەورە و دیوارە گەورەی بینی حکومڕانێتی و هاوڵاتی نایاڵن بەمانای وشە کۆمەڵگەیەک دروست دەکەن ساغڵەم بێ عەقڵی ساغڵەم بێ بیرکردنەوەی ساغڵەم بێ حکومڕانێتی ساغڵەم بێ هەر ئەمەش وا دەکا کە بەڕاستی بکەوێتە سەر سکەیەک کە دوایی نەتیجەی باش بداتەوە چونکە کۆمەڵگەی ناساغڵەم بە دڵنیاییەوە هەمیشە خۆی بە ناساغڵەمی بەرهەم دێنێتەوە نەتیجەی ناساغڵەمیش دەدا لەو منتەڵەقەشەوە دەڵێم کوردستان پێویستی بە سەرکردایەتیی نوێیە کە ڕوئیای نوێی پێیە بۆ سیاست نەک سیاست لەسەر بەرژەوەندی ئابووری شخصی نا سیاست لەسەر بنەمای ئەخلاق و فکر و عەقڵ و نیشتیمان وستی بنا بکاتەوە پێویستی بە سەرکردایەتیەکە کۆمان بکاتەوە نەک دابەشمان بکە پێویستی بە سەرکردایەتیەکە بەمانای وشە سوود لە توانە نیشتیمانیە جۆرا و جۆرەکان وەرگرێ نەک تەنها دووسێ کەسی دیاریکراوی حزبی کە ئینتیمان بۆ کەسەکە هەیە ببینێ پێویستمان بە کەسێکە لە معادلە هەرێمی نێودەوڵەتی عێراقیەکان بە فعلی تێبگا و بشتوانێ مامەڵەیان لەگەڵدا بکە نەک پێی وابێت تەنها بە منطقی هێز و منطقی عەشایر و منطقی حزبی داخراوی کلاسیکی دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەو شتە گەورانە بکە فەلەو منتەڵەقەوە دەڵێم بوونی سەرکردایەتیی یەکلاکەرەوە لە پرۆسەی نیشتیمان سازیدا بۆ کوردستان ئەمڕۆ چارەسەرێکی حەقیقیە لە چەندین ساڵیشدا هەر بەوەمان ناڵاندووە هەتا ئەو کێشەش حەل نەبێ سەرکردایەتیی ڕاستەقینە کە نیشتیمان ویستە و نیشتیمان سازە نێتەوە پێشەوە ئێمە ناتوانین دۆخە ئابوووریەکە کە پەیوەستی چەندین معادلەی دیکەی چارەسەر بکەین بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی.
کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر ئەمین بگەڕێمەوە بەڕێز سەبارەت بە هەر جێبەجێنەکردنی یاسای بودجە پێدوای حکوومەت هەرێم تا کۆتایی مانگی 6 لیستی موچەخۆران بە وردەکاریەوە بنێرێ بۆ بەغداد. لیستی موچەخۆران بە وردەکاریەوە چونکە بە پێی یاساکە لە یاسای بودجە هاتووە کە بێت تاکو کۆتایی مانگی 6 موچەخۆرانی مەدەنی و پێشمەرگەش بنێرێت واتە هەردووشیان بۆیە لە هەرێمی کوردستاندا تا ئەم دقەیە هێزەکانی 78 هین نییە شەفاف نین بە تایبەتی هێزەکانی هێشتا شەفاف نییە عادەتیان پێشتریش نەدراوەتە وەزارەتی پێشمەرگە و بودجەکان لە گۆترە ئەڕوە بۆیە زەحمەتە تەسلیمیەوە بن کە بەو شێوازەی کە یاساکە داوایە کە کاڵەیە بێ ژمارەیان بەپێی ڕەگەزیان پیشەیان پلیان و هەموو ئەمانە دیاری کراو بێ کاتێک کە تۆ بەم تەصنیفە بینێریت واتە بە شەفافی نردوتە پێم وانێ بۆ شەفافی بینێرن داتایەکە نێرن داتایشیان لەبەر دەستایە پێش داتایشیان نردووە هەدەڵ وەزارەتی پێشمەرگە ئەوەندە کەسەیە وەزارەتی دارایی بودجەکەی ئەوەندەی کەسەیە لەوانەیە ئەگەر ناساریان کە هەندێک بنووسن بەڵام ینی ژمارەکان حەقیقی نییە و شەفافێتی تیانابێت لە خودی چەکسازیش نییە لە هەرێمی کوردستان تۆ داتایەکی ڕێکوپێکی موچەخۆرانت تەبێ مەدەنی سەربازی ئەزانی من کاک حەشیم هەندێک شت هەیە لەم هەرێمی کوردستاندا زۆر گەورە کراوە و کراوەتە ینی بەسراوەتە بەحساب بە ئەمنی قەومی کە ئێمە هەرسەمەداخەوە ئەوەی کە هەمانە تەنها ئەمنی حزبیە و ئەمنی ئەو بنەماڵەکانەوە گەرنا پەیوەنددار نییە بە ئەمنی شتێک نییە بەنای ئەمنی قەومیەوە بێ بەسراوەتە بۆ مەفهومە ئەمنیانەوە ژمارەی پچەکدار و پێشمەرگەوانە لە کاتێکە کە وڵاتانی تر هەموو وڵاتانێک کە گەورە یا بچوو لە کێشای بێ لە کێشیانە بێت ئەم بابەتانە ینی ئاماری ڕسمین و ڕاگەێنرێن و پەرلەمان کە وەکو دەسەڵاتێکی تەشریعیە لە زۆربەی وڵاتانی دنیادا ئەبێ ئاگاداری تەفاسیلی ئەمانە بێت کە لە هەرێمی کوردستاندا ئەوەندە گەورە کراوە کە هیچیش نییە لە ئەساسە ینی بەڵکو لە پێناوی ئەوە گەورە نەکراوە و مهم نەکراوە کە من بابەتەکە ئەمنی بێ بەڵکو بابەتەکە بریتە لە ناشەفافی و شاردنەوەی ئەو هەموو گەندەڵیانەی کە لەو بابەتانەیە بەکاردێنێت یان بۆ نمونە پەیڕەو دەکرێت خەرجێکی زۆر بۆ لایەنان تەرخان کراوە کەس نازانێت خەرجانە چۆن دەڕوە چونکە ئەوان دەیانەوێت هەمیشە خەرجەکان لە ڕێگەی خۆیانەوە بێ بە تایبەت بۆ هێزی پێشمەرگە و چەکدار بۆ ئەوەی کە هەمیشە ینی فەرمان بەری یان چۆن لە گوێڕایەڵی خۆیان بن ئەمە هیچێکە لە هۆکارانە بۆیە پێم وانییە بە دەقیقی داتای تەواو بنێرن بەڵام داتایەکە نێرن و داتایان پێشتر نردووە لەوانەیە ئەبدەیتی بکەنەوە باش بەس بۆ ژمارەی موچەخۆران زیادی نەکردو مادەم داتایان نردووە کردووە دەڵێ 682,000 موچەخۆری هەرێم لە بەغدایڵین کێشەی موچەخۆرمان هەرەوەندەیە ئێمە ئەوەی کە هەمانە فەرمان بەرمەوە بەڵێ فەرمان بەر ئێمە کێشەی ترمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستاندا خانەنشین
سندوقێکی سربەخۆی نییە لە بەغای خانشین سەر ژماری موچەخۆر نییە خانشین لە سندوقی تایبەت موچە وەرەگرێ علاقەی نییە بە توانی قەرزیش بداونە دەوڵەماندا باڵە سندوق کەواتە ئێمە کێشەکەمانەوەی پارەی خانشینە چەند ساڵە کە بڕیویانە لە فەرمانبەریان بڕیوە بەڵام خواردویانە واتە نیان خەسە ناو سندوقێکەوە بۆی 2000 ئەو سندوقە یاخەجاری وای لە بەغا سندوقی خانشینی استثماراتەکە واتە پارەکەی بەکاردێنێ بۆ ئەوەی کە زیادکە و بەرهێنانی پێەکە لە هەرێمی کوردستاندا ئەم سندوقە دروست نەکراوە ئێستا بە قەرارێک بە حساب ئەنەوەی دروستیکەن و فەرمانیان بۆ بەڵام تام دقەیە لە ڕووی عملیەوە ینی هیچ شتێک دیار نییە ڕوون نییە ئایا چەندی هەیە ئەو سندوقە چەندی خراوەتە ڕسیدی ئەو سندوقەوە چونکە ئەو سندوقە ئەگەر تۆ بتێ سەر پێی خۆ بوەستێ جاری پێش چەند جارێک ڕێمان باس کردووە کە بێ یعنی دامێکی باشی بگرێ لە ئەوڵەوە ئەم دامە چۆنەکەی ئەویان ئەوەی لە سەداحوتەی کە لە موچەی بەڵێ لە سەرتا خۆراندا بڕێت بەڵێ بێ سەرتا ڕسیدیشی باشی تێبکەی بۆ ئەوەی کە بتوانێت ئیتر ئەو سندوقاڵ سێ بە تەغزیێکردن یان پێدانی پارەی موچەخۆرانی خانەنشینی و حکوومەتیش لەو پارەی کە بۆ موچەخۆرانی دادا بەشی سەختایی هەم لە پارەی موچەخۆرەکەەوە هەمیش لەوەی کە هەرێم ئەبێ لە ینی حکوومەت دەبێت لە بزی خۆی بۆ سندوقی خانشین تەخسیسکە ئەبینێ ڕێمانگانە بۆ ئەو سندوقە ئەلێرەوە ئەو سندوقا توانێت موچەی ئەو کەسانە بدات کە ئێستا خانەشینن بەڵام کاتێکی حکوومەت ئەم هەنگاوە نانێ حکوومەتی هەرێمی کوردستان یا ناتوانێت بینێ بەهۆی ئەوەی کە زۆر دواکەوتووە چەند ساڵە گوێنە داوەتێ ئێستا ئەم ئەزمەیە گەورە بوو ئەو ژمارەیە قەبە بووە کە ماڵی 1,250 تاکو 1,700 ئێستا باز لە 1,200 تا ئەگەر لەم چاکسازیە شتشکیان هێنابێتە خوارەوە کەواتە ئەم هەموو ژمارەیە ئەم ژمارە زۆرە پەیوەندی بەم بابەتانەوە ینی ئێستا لە یاسای بودجەکە ئەو 682,000 بەس فەرمانبەرە موچەخۆر نیە ینی تەنها فەرمانبەران خانەنشین کەسوکاری شەهید و ئەنفال و ئەوانە ناگرێتەوە نەخێر ئەوانە سنووقی تایبەتی خۆیانە خانەنشینی ئێنە پێشمەرگەیە ئەنفالە زندانی سیاسی تا ئێستا من حەیە واتە ڕاتب نییە ینی هاوکاریە ئەمانە سنووقی تریان هەیە واتە ئەبێ بەجیابن بەڵام لەبەر ئەوەی کە وەکوتم لە هەرێمی کوردستاندا ئەم سندوقە نیە هەمویان بە موچەخۆر ناوێناون واتە فەرمانبەریش و خانەنشینیش و کەسوکاری شەهید و هەموو ئەمانە نەوراون موچەخۆر بێکەوە تەنانەت ئەوانەی هاوکاری کۆمەڵاتی ژیان درێتەوە وەکو ئەوانی تر ناونراون موچەخۆر بۆیە ئەمە ینی ئەم ڕێژانە ئەگەر ئەم ڕقەمانە لەوانەیە پێویستیان بە زیاتر بە دوواداچوون و ڕوونکردنەوە و شەفافکردن هەبێ ئەو کاتە ئاسان دەبێت کێشەکان و پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە واڵگرێکە یعنی ئەوها دوور بە دوور مامەڵە بکە من پێم وایە بۆ نمونە ئەم جارە کە زۆر هەستیارە سەردانەکەیان بۆچی چونکە ئەبێ ئەمان لەسەر تەفاسیل ڕێکەون ناکرێ وەکو شاندێکی سیاسی بچن بۆ ئەوێ ئەبێ وەکو شاندێکی تەکنیکی بچن و شاندی تەکنیکی لە خۆیان نابێت بە وەزارەتی سامانە سروشتەکان دیوانی چاودێری دارایی دیوان چاودێری دارایی وەزارەتی دارایی وەزارەتی سامان سروشتەکان با بچنە ئەوێ ئامادەییان تیابێت بۆ منە بۆ هەر خەڵکییان هەبێ خەڵکی تایبەتمەندیان هەبێت بۆ هەر شوێنە پێێت یاوتیان ئێمە بالیژنەیە دروستکەین ئەمە ناوەکان فەرمونون بە دەست بەکار بێ کات نییە چونکە تۆ ڕۆژ بە ڕۆژ کاتت دەڕوە ئەو خەڵکە بێ موچەی دوا کەوتووە بەڵام ئەمان ئەم جۆرە تەعاملکردنیان ئەم جۆرە خۆ بە گەورەزانینە زۆر هەڵەیە زۆر ئێمە لەگەڵ حکوومەتێکە سەیریکە هەندێک خەڵێک پێی وایە ئێمە با نەوتی خۆمان بفرۆشین چاکسازی بکەین ئیتر پێویستمان بەغانیە ئەمە مەفهومێکی زۆر غەڵەتە ئێمە سەیریکە ئێمە من لەگەڵەوەدام چاکسازی زۆر پێویستە بکرێت لە هەرێمی کوردستاندا پێویستەکە نەوتی هەرێمی کوردستان شەفاف بکرێت داهاتەکانی شەفاف بکرێت و خەرجەکان ئەوانەی کە ناپێویستن ببڕدرێن ئەوانەی کە گەندەڵی بۆ گەندەڵی ڕوا چارسەر بکرێن بەڵام لەگەڵ ئەمەشدا دەستبەرداری بەغانە بی شێوازە یەکەم ئێمە لە ڕووی داراییەوە بۆمان دەرکەوتووە کە لە بچووترین ئەزمەیە ئێمە ناتوانین تەنانەت ئەوانەی کە لە هەرێمدا خۆیان ئیتر زۆر بە مقەدەسە بینن لە ڕاستیدا ناتوانن لە بچووترین ئەزمەیە چارەسەریشی بنەڕەتی پێشکەشکەن بۆ کێشەکانی خەڵک بەتابەتی کێشەی دارایی بابەتێکی تریش هەیە ئەوشەوەیە کە
ئێمە لە ئەزمەی نێودەوڵەتی بەتایبەتی لە ئەزمەی نەوت لە ئەزمەی ئەمنی ئێستا تورکیا دێت هەتاکو دوێنێ ینی ڕێک هیچ قسەیشیان ناکرد پای دموکراتی کوردستان تا ئەو کاتێک دەستی کردو بەوەی کە هێزەکانی انتشار پێکردو بڵاوە پێکردو لەو ناوچانە ئێستا کەوتو داربڕین تەنان داری شەبڕێ ئێستا دێن قساکەن بەوەی کە ڕخناگرن لەوەی پێویستەکە ڕێگری لە تورکیا بکرێت باشە ئەبووای پێش ئەمە ئێمە هەموو بەیەکەوە هەموو هێز سیاسەکان بەیەکەوە یا حکومەت هێرێمی کوردستان و دەسەڵاتەکان هێرێمی کوردستان هەڵبەسێنە بووە کاتێک کە ئەم تاخیرکردنە ڕووەدا ئەم قدرەتە نییە پێم وایە هەمیشە ئێمە ئیسفادە لە بەغا بکەین وەکو عمقێک هەم لە ڕووی دارایی هەم لە ڕووی ئەمنی لە زۆر ڕووی تریشەوە سیاسیشەوە ئێمە پێویستمان پێ سپاس دەکەم کاک دکتۆر علی سەبارەت بە مەسلەی بەردەوامی لێبڕینی موچە ئێستا ئەوەی کە بەرپرسان حکوومەت هێرێم پێویستیان کردووە کە پارەکە لە بەغدادەوە بێ بە بۆ چوونی بەڕێز هیچ پاساوێکی ڕەوایە چاوەڕێ بکرێ لە کاتێککە دەڵێن داهات بەرز بۆتەوە نرخی نەوت ئەمڕۆ 69 دلار بووە نرخی دۆلار بەرزە هیچ پاساوێک هەیە بۆ زیاتر سزادانی موچەخۆران لە هەرێمی کوردستان نەخێر بە دڵنیاییەوە چونکە فعلەن داهاتەکانی هەرێمی کوردستان هەر بە تەنیا ئەوە کە زۆر بڵاوەوە خەڵک زۆر باسی دەکا و خۆبەرا زۆر باسی دەکەن ئەوانەیە مهتەمن بە اقتصاد زۆر باسی دەکەن داهاتەکان زۆر زیاتر بووە لە بەشی پێدانی موچە پێویست بە لێبڕینەکە ناکە بەڵام وازەحە ینی ڕەنگە هەرێمی کوردستان چاوی لەوە بێ توزانم هەر بیانوێک ببینێتەوە زۆر جار دەستکاری سیستەمی موچە پێدانەکە بکاوە پێی وابێ یان هەندێک جارۆکەوەش بەکاری بێنە بەران بەغدا بڵێ کە هەر پێویستم بە پارەی تۆ ئەگەر تۆ نێری ئەوە فەرمانبەران زیارمەندی زەرمەندی یەکەم و تا کۆتایی من بۆی هەڵەیەک ڕووندا لە تێگەشتەکان بڕوام وایە فعلەن بەدیلی بەغدا تا ئێستاش بەغدایە لەو نەتیجەی ئێستا هەرێم پێی گەیشتووە کە ناتوانێت ئیدارێکی سربەخۆی ئابووری بکە بەو شێوەیە کە بەبێ بەغدا بتوانێت ژیانی ئابووری هاوڵاتیان و لایەن ئابوووریەکانی حکومدارەتی لە هەرێم دابین بکە پێویستی بە بەغدایەوە جگەلەوە لە زۆر بواری دیکەشەوە تا ئێستا ئێمە بە فعلی مادەم بەشێکین لە عێراق دەبێت سیستەمە فیدرالیەکە ئەکتیڤ و کاراکەین و بەشێکی جددی و کاریگەر بین لە پرۆسەی بڕیاردان لەسەر ئاستی عێراق نەک تەنها لە هەرێم بەڵام ئەم بڕوام وا بوو ئەگەر فعلەن ئێمە توانی بامان لە هەرێم هەر لە هەرێم خودی هەرێمیشدا بەو شێوە تەندروستە حکومڕانێتیمان ممارەسە کردبە ڕەنگە گەیبینە ئاستێک پێویستمان لە ڕووی ئابووریەوە لانی کەم و دوجار بە ڕوە سیاسی و ئەوەکانی دیکەش بە دوای دادەهات پێویستمان بە بەغدا نەماوە بەڵام نەتیجەی ئێستا ئێستا زۆر پێویستمان بە بەغدایە و بەدیلی ڕێکەوتن لەگەڵ بەغدا هەر بەغدایە و هەرێمی کوردستان دەبێت فعلەن وەکو استراتیژ سیر کا و بابەتە بکە بەڵام لە هەرێمی کوردستان حقیقەتێکەیە پێم خۆش بۆ ئاماژەی پێ بدەم ئێمە ئێستا پێویستمان بەڕاستی بەڕاستکردنەوەی حکومڕانیتیەکە هەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە حکوومەتی حزبی نییە پێویستی بە حکوومەتێکە هەڵی بستێنێتەوە بۆ نمونە لە هەر لایەنێکەوە تووسێ بۆتون لایەنە داراییەکەی پێویستی بە وەزیر و وەزارەتێکی حزبی نییە پێویستی بەوەی عەقڵە گەورەکانی کورد کە لە بواری ئابووری دەتوانن پەرەپێدان بە بوارە ئابووریەکەی هەرێمی کوردستان بکەن ڕوئیای تازەیان پێ پرۆژەی تازەیان پێ تەکنیکی تازەیان پێ ئەزمموی تازە ئەوانە بێنە پێشەوە یعنی وەزارەتی ئابووری بێتە لایەنێک یان کەرتی ئابووری بەگشتی لە کوردستان بدرێتە دەست کۆمەڵی خەڵکی خۆبەرا و عەقڵمەندی نوێ بە استراتیژەتێکی نوێ ئابووری کوردستان ئیدارە بکەن بگەنە نەتیجەیەکی دیکە هەروە جا بڕۆ وەزارەتی کار بڕۆ وەزارەتی پێشمەرگا بڕۆ وەزارەتی پەروەردە بڕۆ هەموو وەزارەتەکان بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێم هەڵەیەکی گەورەی کرد کاتێک ئەو مەلەفانەی بە شێوە تەقلیدیەکەی تەسلیمی ڕوئیا حیزبیەکە کردەوە دەبوایە ئەو مەلەفانە لەگەڵ ئەوەی لایەنە سیاسیەکە یان بڕیاری سیاسی لەسەرەوە سەرۆژی حیزب و جێگرەکەی و جێگرەکانی بۆ حیزبە براوەکانی هەڵبژاردن بە مافی خۆیان بوو و حتا وەزیرەکانیش بەڵام لەو قۆناغی هەرێمی کوردستان دەبووە عەقڵیەتی هەرێمی کوردستان دەرچی بۆ کردبا کە هەرێمی کوردستان لە قۆناغی شکستدایە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەرێم هەم لە بەغدا پێگەی زۆر لاوازە هەم لە هەرێمیش تووشی داڕوخانێکی ئابووری و سیاسی بووە باشترین چارەسەر ئەوە بوو کە بەڕاستی حکوومەتێکی نەوعەن ما تەکنۆقراتی دروست کردبا یان لانی کەم عەقڵە گەورەکانی لە بواری پێشمەرگە بوارە سەربازیەکە لە بواری ئابووری لە بواری کشت و کاڵ لە بواری کار کۆ کردبایەوە ئەو کەرتانەی بە عەقڵی نوێ بە استراتیژێتی نوێ بە خەڵکی ئەکادمی و پسپۆر سپاردبا تا بۆی هەڵبستێتنەوە چونکە ئێستا حکوومەتی هەرێم بەڕاستی تەنها نابێ بیری لە ئیدارەدانی ئەو کەرتانە هەبێ دەبێ بیری لە هەستانەوەی ئەو کەرتانە هەبێ دەزان کەرتی ئابووری چەند وێرانە دەزان کەرتی ئابووری چەند وێرانە دەزان کەرتی پێشمەرگە چەند وێرانە ئەوە بەڕاستی بە عەقڵیەتی حیزبێ دواکەوتۆکەی کە تا ئێرە دۆخەکەی هێناوە هەڵناسێتەوە پێویستی بە عەقڵێکی نوێ هەیە پێویستی بەوەی سوود لە توانای ناوزانکۆکان وەرگیرێ پێویستی بەوەی پسپۆر و ئەزموندارانی کورد لە هەر شوێنێکی دنیا بهێنرێنەوە بە عەقڵێکی نوێ دەرفەتیان پێ بدرێ و کەرتانە هەڵبستێنەوە چونکە بیرمان نەچێ ئێستا کوردستان بە مانای وشە تا ئێرەی هێناوە بۆ عەقڵیەتە حکومڕانیە
ئەگەر بیەوێ بۆ عقلێتە حکومڕانێ نەتیجەی جیاوازی هەبێ قەت ناتوانێ بۆیە دەبێت دەرفەت بدرێ ئەو کەرتانە بە عقلمەندی دیکە و پسپۆری دیکە و خەڵکی بمانەی وشە خاوەن بیر و ڕوئیای تازە بێن بدرێتە دەستیانە و پسپۆڕێتانە هەتا بتوانن نەتیجەیەکی جیاواز بێنن هەرەمە ژوا دەکات حکوومەتی کوردستان لە حکوومەتی ئیدارەدانی قەیرانەکان بەو شێوە لاوازەوە بگۆڕێ بە حکوومەتی هەستانەوەی هەرێم لەو قۆناغدا هەم لەسەر ئاستی هەرێم هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی ناوچەکە و دنیا باشە زۆر بە کوردی کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئەم حکومڕانەیە کە ئێستا مەترسی دروستکردووە لەسەر ئاستی ناوخۆ لەگەڵ بەغدا لە ئاستی نێودەوڵەتیش بۆ ئێستا لە ئاستی نێودەوڵەتیش ئاگادارکردنەوە هەیە و زەنگلێدان هەیە بۆ ئەم جۆرە حکومڕانێتە بە کورتی بێ سوپاس دەکەم. من بڕوای خۆم وایە ئەوەی کە دەگوترێ هێرشی سەربازی دەکرێتە سەرمانیا مەترسێک لە دەرەوە هەیە هیچ هێرشێکی دەرەکی هیچ مەترسێکی دەرەکی نییە بێ هەرێمی کوردستان بڕوخێنێ هەرێمی کوردستان بە مانای وشە معادلێکی دەولیە بە ساڵحی دەولی وایە کە هەرێمی کوردستان بمێنێ و هەرێمێکی بەهێزیش بێت لە چوارچەوەی عێراقێکی دیموکراتی فدرالی تا ئێستا سیاسەتی دەولی وایە و ئەوەش تا ئێستا هیچ گۆڕانێکی بەسەردا نهاتوو نابێت بەڵام مەترسێ ناوخۆییەکان ئەوانەی کە ئەو درزە گەورەی لە بینی خەڵک و هاوڵاتی لە بینی هێزە سیاسیەکان ئەو ناشەفافێت و گەندەڵی ئەو خراپ بەکارهێنانی سەروەت و سامانی گشتی بۆ بەرژەوەندی کەسی و بنەماڵەیی ئەو بە حزبیکردنی هەموو ژیان ئەوانە مەترسی حەقیقیکەن دەنا لە دەرەوە مەترسی نییە ئەوەی زۆر جاریش دەگوترێ حتا هەندێک بەرپرسی نێودەوڵەتیشەوە دەدەن من دڵنیام لەوەی ئەوە بەشێکە لە ڕکلامی سیاسی بۆ هەندێک معادلاتی سیاسی دوای هەڵبژاردن دەنا لە حەقیقەتدا بە بڕوای من لەوەشکە لە بەغدا تێگەیشتوم لێرە تێگەیشتوم ئاگام لە زۆر شتا بەترسی حەقیقی ئەگەر هەبێت لە هەرێمی کوردستان ناوخۆیەتی شێوازی ممارسەکردنی سیاسەت و حکومڕانیە دەنا لە دەرەوە مەترسیەکان هەر مەترسێکی تەبیعین دەنا معادلەی دەولی وایە هەرێمی کوردستان هەرێمێکی دیموکراسی بەهێز بێت لە چوارچەوەی عێراقێکی فیدرالیدا. سوپاس دەکەم کاکتۆر زۆر بە کورتی گەر شتێکت مابێ ڕەنگە پارەکەی بەغدا بێت کەی دێت بە کورتی سوپاس دەکەم. من پێم وایە پارەکە گەر بێ ڕێکەون لەسەر ئالێتەکە کەم دێ ینی کەمە بێ بەسەرەوەی دامیان پارەی کە هەرێمی کوردستانەکات هەندێکی زیاد بێت 150 تا 250 میلیۆن دلارێک بە پێ ئەو ڕێکەوتن و سەری نەوتەوانە بەڵام ئەگەر هەرێمی کوردستان لە کەلی شەیتان بێتە خوارەوە و نەوتەکە ئەو 250,000 بەرمیل نەوتە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ ئێمە دەبری ئەوەی 150 میلیۆن دلار بێ تا 200 میلیۆن دلار بێ 450 تا 500 میلیۆن دلار دێ بۆ هەرێمی کوردستان واتە ینی نزیکی ئەوە بینەوە کە 250 میلیۆن دلار زیاد دەبێت لە موچە بە ئاسانی و ئەتوانرێت بۆ ئیسیسمارات خەرج بکرێ کە ئەم حکوومەتی ئەمە ناکات پێم وایە بەرپرسە لەوە و پێویستەکات محاسبە بکرێ لەلایەن پەرلەمانەوە گەرچی بەداخەوە ئەوە نابینم. سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرزان دکتۆر ئەمین بەکر ڕاژگاری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕستەوەی سەرەکی هەروەها لاولێرەوە دکتۆر عەلی کەریم شارەزای کاروباری عێراق. سپاس بۆ بینەرانی ڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.